یەک هەفتەمان لە 2021 بەس پێم برێ سار چت کردیە بەس تەمشە سفرێک ژیریت کردیە ئەفکە کوڕی چاک پیای چاک گەورەترین یاریەکانی هەفتەیەش بێگومان هیچ یاریێکمان نییە یاری هەیە بچووکەوانە بەڵام یاری گەورەمان نییە بۆیە باسی و یارە ناکەم کە لە هەفتەی بڵاو دەکردەوە بەڵام هەواڵی خۆشمانێ تاکۆتایی بینەر ساڵانە پلەیستیشن بلۆگ پۆستێک بڵاو دەکاتەوە تێیدا دەنجی گەیمەران وەردەگریتن باشترین یاری ساڵ لەسەر پلەیستیشن ئاشا دەکەن ئەو ساڵیش دوو یاریمان هەیە وەکو باشترین یاری پلەیستیشن 4 وەروە یاریشان لەبە پلەیستیشن 5 لەبە پلەیستیشن 4ی گەیمەران دەنجیان بە یاری Resident Evil Village دایە وەکو باشترین یاری ساڵ یاخود Game of the Year on PlayStation 4 وەرە باشترین یاری ساڵش لەسەر PlayStation 5 یاری Ratchet & Clank Rift Apart کە دڵخۆشم بە هەردوو یاری ناوازانە گەیمەرانی PlayStation دەنجیاندایە ئەوە سۆنی اختیاری نەکردیە وەکو گەیمەران اختیاریان کردێ بەس خۆشی لە بۆ هەردوو یاری بێکمان زۆر ئافری بشماماکان بۆ دەرێ ئەمجارێ نامی هیواتان زۆر بەرزکەم و بەڵام هەواڵێکمان هەیە لەسەر یاری The Order 1886 کۆمپانیای سۆنی خاوەنی ئەو یاریە چی کردیا ترێدمارکەکەی نوێ کردیتەوە تا لۆگۆ و ناو نیشان و ناوی یاریەکەیان نوێ کردیتەوە تاوەکو ئەگەر بکرێت لە داهاتوو یاریەکە دووبارە بەرهەم بینن یاخود بەشی نوێ دروست بکەن بتوانن دروستی بکەن و خۆیان مڵکداریتی بکەن هەرچەندە ئەو قسەیەمانەی ئەوەی نادەکە سۆنی بە فەرمی کار لەسەر بەشی دوم دەکات وەکو قسەمانایی دە سۆنی هێشتا خاوەندارەتی و یاری دەکات واگە پلانیان هەبێ لە داهاتوو یاریەکە بەرهەم دێن من تا کەستی یاری The Orderم نەکردیەوە زۆر خەڵک دەڵێن The Order یەکێکە لە یاری هەر نازدارەکان و پێویستە تاخیە من تا کەستە نەمکردیە و یاریەکەشم نییە و نەشم کڕیە و لە پڵەسیش وەرم نەگرێت تا کەستە چاوەڕێمە بە خۆڕای وەریگرم بیکڕم بە هەدیە وەریگرم لە هەر لایەکی بیتن ئینشاءالله ڕۆژێک دێ ڤیدیۆیەکی لەسەر The Order 1886 دەکەم لەو هەفتێشتێکی زۆر سەرنجاشەش ڕوویدا گەیمەرێک لە یوتیوبی هەڵسا تاو یاری Assassin's Creed Black Flagی تەواو کرد هەموو یاریەکەی تەواو کرد بێ ئەوەی نوکە دەرزێت چی پێکەوی بێ ئەوەی زیرۆ دامج ئۆکەی هیچ دامجێکی پێ نەکات کەسێک بۆکسەشی لێ نەدا بەر نەبەوە دامێج و هێڵف بارەکەی لە بۆ یەکتر کەش ئەناتە خوارێ واتە سپیدڕانەکی کرد بەڵام بە شێوەیەکەوە ئاسان نیە لە یارەکی بیسۆف دامێجی پێ نەکەوی یعنی سەرنجاش یاری بێکمان Assassin's Creed Black Flag یەکێکە لە یاری هەر نازدارەکانی Assassin's Creed تاوەکە سەنەت کردێت کا دەکەم بڕۆم بیکەن و لینکی ئەو ڤیدیۆیە 8 ساعتێکە و کابرای کردی لە دیسکریپشندا دەم بڕۆ لە خۆتان سەیریکەن کۆتاییەکانی سەری ساڵ هەواڵی گەرم نمایە هەموو یاریەکانی ساڵ بڵاوکرێنەوە یاریەکانی 2020 لە ڕێنە بە شوێنێکی زۆر خراپین لە بۆ هەوا بەڵام Hogwarts Legacy بەپێی دەنگۆیەکی نوێ بیتن و تقریبان دەنگۆیەکە نیم سەر ڕاستیشە دەوترێت لە هاوین یاخود لە پاییزی 2020 بڵاو دەکرێتەوە هەرچەندە پێشتر دەنگۆیەکمان هەموو کە دەیوت کۆتایی 2020 بڵاوکردە بەڵام ئێستا دەنگۆیەکە دڵخۆشکەرترێ دەڵێ لە هاوین یاخود لە پاییز بڵاو دەکرێتەوە بێگومان Hogwarts Legacy گەیمەرێکی زۆر چاڕوانی یاری یەک بە خۆم منم لەبەرەوەی تاوەکو ئێستا یاریمان لەناو جیهانی هاری پۆتەر نەکردیە بە شێوەیەکەوە خۆت کاراکتەرەکە دروست بکەین و پەیوەندیش ڕاستە خۆی بە کارکتەری هاری پۆتەرەوە نەبێت تەنیا هاوشێوی فیلمەکانی فانتاستیک بیستە لە ناو دنیای هاری پۆتەریە بەڵام هاوکو هاری پۆتەرنی بۆیش ناوی یاریەکەی Hogwarts Legacyە واتە لەسەر قوتابخانەی Hogwarts سەرنجاشش دیارە چاڕوانی یاریمە بۆ سونی خۆتان بنووسە وێبسایتەکەی لە ئینترنێت بەناوی howlongtobeat.com مناوی ئەماپەڕ بەردەوام بەکاردێنم بۆ ئەوی بزانم ئەو یاریکەوا دەیکەم خۆی چەند کاژمێرەوە گەیمەران بە چەند کاژمێر تەواویان کرد ستۆریەکەی و دیڵسەکان چەندە و کمپلیشنەکەی چەندەوە دەبێت هەموو شتێک تەواوکەی چەندە ئەماپەڕە بە فەرمی ڕایگەیاندکەوە دوو یاری زۆرترین گەیمەر باویان کردێت لە 2021 یاری Resident Evil Village وەروە Metroid Dread لەسەر Nintendo Switch تەنیا ئەو دوو یاریە زۆرترین جار تەواوکردن بێگومان یاری دیکەشەیە کە زۆر تەواوکریان بەڵام وەکو 2021 وەکو ئەو دوو یاری گەیمەران لە چرکە یەکەمەوە تا چرکەی کۆتایی هەموو یاریەکەیان بینیوە هەموو یاریەکەیان تەواو کردووە زۆربەی زۆریان هەموو گەیمەرەکانی کرد زۆربەی زۆری ئەو گەیمەرانە Resident Evil Village لەسەر PlayStation و Xbox و PC وەروە Metroid Dread لەسەر Nintendo Switch دڵخۆشم بێگومان Resident Evil دەبی تاویکەی Metroid Dreadشم نەکردێ نازانم دەزانم یاری چەند گەورەیە بەڵام من خۆم نەمکردیە زانیاریش مەسەرینە بۆش وانیشان نادەم وانواندن ناکەم کە زۆر لە سەو یاری دەزانم نازانم لەبەر چ حەزیانە و یاریە Ubisoft بە فەرمی ڕاگەیان لە 2022 تقریبا سەرەتایەکانی 2022 ئابدێتێکی نوێ لە بۆ یاری Assassin's Creed Origin لەسەر PlayStation 5 و Xbox Series بەردەست دەکەن یارەکەی دەکەنە 60 فریم لە چەند مانجی ڕابردوو ئەو شتەمان بینی لە بۆ یاری Assassin's Creed Odyssey زیادیان کرد واتە ئابدێتێکی زۆر گەورە نییە تەنیا ئەوەیە کە یاریەکە لە 30 فریم دەکاتە 60 فریم کە یەکجار خۆشە یاریکردن بە 60 فریم لەسەر PlayStation 5 بی یاخود Xbox Series بی ئەگەر زەماعەتی PC دەستا دەکەی ئەمە لە 2007 یاری بە 6 فرێمی دەکەم تازە بە 6 فرێمیم دەکەم
اوكي جماعتي كونسولي شخصيا بتاعتي نيتي اوكي ديش كان بلان شتشنوي له ما اوكي عد بو الكومنت من شخصيا قال كلا تاجا اوكي هذا بو بريم هم ديما خوش وشويستي love making love not war big eye big nose round head and big ear and هیچ نازانم تا ئەوە دەجوێنێ زان بە ئینگلیزی. شتێکی زۆر خۆش لەو هەفتەی ڕوویدا گەیمەرێک لەناو ڕێدەتی پۆستێکی کرد بوو خۆ بینیم وە چەندی ماڵپەڕی دیکەش بڵاویان کردەوە کاتە فەرمیی شتەکە ئەڵسەیە لەناو یاری Red Dead Redemption 2 وەکو ئارثەر مۆرگن لەناو دنیاەکەی سوڕایتەوە کارکتەرێکی دیتیە NPC-یەک یعنی ئەو کارکتەرانی کە ناو دنیاەکە دەسوڕێنەوەی خۆیان دەکەن هەمان جلوبەرجی ئارثەر مۆرگنی لەبەر جا نازانم ئەوە گڵیچە تووشی بووە یاخود بەڕاستی ئەو کارکتەرە هێنە ناو یاریەکە چکە من تاوە کەستە بەرچاوم نەکەتیەوە Red Deadشم زۆر کردیە کە لە بەنگۆش تەواویشم نەکردیێتە ئێستا ڕۆبندکەیە گەیمەرەکە دەڵێ ئەو کارکتەرم دیتەوە جرچی ئارثەر مۆرگن لەبەر بوو لۆ یەکسە کوشتم ئەمن بام نەمدەکوشتە کارکتەری بە دووی دەکەتە بزانم ماڵەکەی لەکوێت خۆ زۆربەی کارکتەرەکە NPC-ەکانی ناو یاری Red Dead ماڵیان هەیە یاخۆت شتی ڕۆژانەیان هەیە بیکەن بێ ئیش ناسۆڕێن و دنیای بە دووی دەکەتم بزانم چ دەکا و خەڵکی کوێ و شوێنەکە ماشا دەکرد بەڵام ئەو کرە حیوانێکە چۆ کوشتیتی ماڵپەڕی گەیم ئینفۆرمەر کە لە ماڵپەڕە هەر نازدارەکانی بواری ڤیدیۆ گەیم لە مەقالەیەکی نوێدا ئاشکرای کردکەوە چەند زانیاریی نوێیان لەسەر یاری Horizon Forbidden West وەرگرتووە ئەکسکلوسیڤ لەکنەوان هەیە ئەو زانیاریانە زانیاریەکانیشیان بڵاو کردەوە دەڵێن Horizon Forbidden West جگەلەوەی چەند سکرینشۆتێکی نوێشیان بڵاو کردەوە کە زۆر سەنجاکێشن هەندێک ژیان لەناو دنیای Horizon پیشاندە زانیاری نوێیەکانیش بریتین لەوەی کەەوە ئەو جارە لەو یاریەی سکیل تری واتە چێتە توانانەی خۆت بەرز دەکەیەوە ها خانەکان بەرز دەکەیەوە دەبێت توانایەچنی وەردەگری ئەوشتانە دەڵێت چەندین زۆر سکیل تریمان دەبی بزەوە تهدید دەکە کە دەڵێ 6 زۆری ڕێگامان دەبیت بۆ بەرزکردنەوەی توانای خۆت دەتوانین لەو 6 ڕێگەیە دانەیەک هەڵبژێری یاخۆت لە هەر دانەیەک چەند سکیلەک هەڵبژێری تا و کارکتەری خۆت توانای بەرزکەیەوە سکیلەکان وەربگری دەڵێت لە هەر دانەیەکیان 20 بۆ 30 سکیلی تێدا دەبی لە هەر تریەک لۆ منە دڵی وۆرگێر هەیە کە دەتوانانی مێڵی ئەتاک بەقوتکەوەتە شەکردن بەدەست و ئەو شتانە و تراپەرمان هەیە کە دەتوانی وا بکەی توانایەکانی خۆ لە تراپی لە دانانی چۆن دەڵی تەڵی بەرزتر بکەیەوە سڤایڤەرمان هەیە کە هێڵت و ریسۆرسی بەقواتر دەکات تەندروستی باشتر دەکات و ئینفلیتریتەرمان هەیە کە ستێڵفە یاریکردن بە شێوەی هێمنی و بێدەنجی و ستێڵف بەقواتر دەکات هەنتەرمان هەیە کە زیاتر لە بۆ شەڕکردنە لە بەرامبەر دوژمنەکە دوورە واتە ڕێنجت ئەتاکی بەرز دەکاتەوە وەرا مشین ماستەرمان هەیە کە توانەکانی هاکینگ واتە هاکردنی شتەکان دەوروبەرت و وەروەها ئەو ئاژەڵانی کە تەکنۆلۆژیا کار دەکەن شتانە هاکیان بەقوتر کرد دەتوانی بە ئارزوی خۆت لەو شەشدانەیە چەند سکیلێک بەرزکەوە و توانایەک دروست بکەوە ئەو توانیانەی ئەوتە کارکتەری ئالۆی یان ئەیلۆی ئارەنەوە بە بڕای من ئەت کارکتەری ئایلۆی من نابتە ئالۆی تو من بە شێوەیەکی جیاواز بەرز دەکەمەوە بە شێوەیەکی جیاواز بەرز دەکەێت هەروە لەو مقابلەیە کورتێکە و کردیان باسی ئەوەش دەکەنکەوە گەیمەران شوێنەکانی یاری Horizon Forbidden West زۆر زیندووترە لە ڕاستی چورترە کارکتەرەکان ژیانیان هەیە NPCەکان ژیانیان هەیە و شارسکەی تێدایە خەڵکی زیاتری تێدایە و بەگشت یاریەکە فراوانتر و باشتر وەروە ڕیانگەیان قەبارەی یاریەکەی تۆزە گەورەیە لەوانەیە 97 گیگابایت لەسەر PlayStation 5 بەڵام بزەبت نازانێت لەسەر PlayStation 4 زارێ چەندە 97 گیگابایت لەسەر PlayStation 5 قەبارەی زۆر گەورەیە بەڵام بۆش دەگرێتەوە یاریەکە زۆر گەورەیە هەرچەندە پێشترێ ڕیانگەیان کەوە PlayStation 5 تا بەبندێکی هەیە بە ناوی کراکن کۆمپرسەر وا دەکات قەبارەی یاریەکان بچوو بکاتەوە نازانم ئەجەوە کراکنیان بەکارهینە اینجا قەبارەی ئەوەندە یاخود هێشتا کراکن بەکار ناتێ مهم لە مانجی دوو بزەبت 19 دوشتەشی لە بابەتەیە یاریەکە بە فەرمی بڵاو دەکرێتەوە وەرە بۆتان تاقی دەکەینەوە یاخود و یاریەکە تاقی دەکەینەوە بێگومان ڤیدیۆ سپاسکردنیشی لەسەر دەکەین ئینشاءالله ئەگەر خەڵەتەکانی گەیم ئەوەستان بینی دەزان کەوا گیرمە دێل تۆڕۆ دەرهێنەرە هەر ناوازەکەی فیلمەکانی وەکو شەیپ ئۆف واتەر و هێڵ بۆی و وەروە لە یاری دێسڕاندیجیش خەپەکە کارکتەرێکی بەناوبانجی یاری دێسڕاندیجیشە ئەو دەرهێنەرە لە گەیم ئەوەرسی تعلیقەکی لە کۆمپانیای کۆنامی داوتی یاری سایلەنت هیڵی بەرهەم ناین و نازانم چ بە شێوەیەکی کورد قسەی کردکەوە هیچ پەیوەندی بە شەوەکەی وەنەبوو و ئیڤێنتەکەی وەنەبوو لەو گۆڕێ قسەی کرد ئێستا لە مقابلەی دڵتۆڕە باسی هۆکاری وتنی ئەو کۆمنتی دەکات دەڵێ لەبەر چاو قسەیەم کرد لەبەرەوەی بووکەوە کۆنامی کاتخۆی کە خەریکی یاری سایلەنت هیڵی بوو لەگەڵ کۆجیما یاریەکە زۆر نابازە بوو و یاریەک بوو بە ئینثریلینگ ناوی هێنا ئینثریلینگ واتە یاریەکەوە پێشکەوتنی گەورەی تێدایە
وا دەکە هەناسەت بەرامبەر ڕاوەستی و دڵت خۆش دەبیتن بەڵام بەداخەوە کۆنامی یاریەکەی وەستان وەکو دەزانین یاری پیتی یاخود سایلەنت هیل بە تەواوەتی وەستێنرەوە دێمۆیەکیان بڵاو کردو بەناوی پیتی بەڵام یاریەکە لەلایەن کۆنامیەوە وەستێنرا و کۆجیما پرۆژەکەی هەڵبۆشاندەوە و کارکتەری نۆرمەنرسی هینا کردە دەستراندینگ و شتێکی جیاوازی کرد بەڵام ئەو قسەی دڵتۆڕێمانەوەی نادەکات سایلەنت هیلی نوێ لە بەرەمێنانە بێگومان سایلەنت هیلمان هەیە لە بەرەمێنە بەڵام هیچیان پەیوەندی بە کۆجیما و بە دێلتۆڕێوە نیە تەنیان ویستی تعلیقێک لە کۆمپانیای کۆنامی دەکا لەبەرچە یاری سایبەرپانک سایلەنت هیلیان ڕاگرت بە شێوەیەکی فەرمی دەزانین کەوا لە 2021 هەر گەیمەرێکێک لە ماوەی ئەو ساڵەی گەیم پاسی بەکارهێنابی زیاتر لە $6,000 یاری کردیە ئەو قسە یادیت چێت تۆ گەیم پاس دێت چەندین یاری تێدا دەرێ ئەو یاریانە ناو گەیم پاسی بووە بە گشتی لە ماوەی 2021 بای $6,000 واتە بای 6 وەرەقەیە ینی مایکرۆسۆفت لە هەر نەفرەشی تقریبا بای 6 وەرەقە پارەی سەرف کردێ بگومان ئەو قسەی بۆ مانایە کە هەر گەیمەرێکی گەیم پاسی بای 6 وەرەقەی مایکرۆسۆفت پارێک دێ سەرف کردین تاوەکو ئەو یاریانە بکات کە هەموو گەیمەرێک ناتوانێت هەموو یاریەکانی گەیم پاس تاکاتەوە من پێم وایە ئەو سیستەمی مایکرۆسۆفت بەکارێنێ بۆ گەیم پاس بەو شێوازەیە کە تۆ یاریەکە لە گەیم پاس بەردەست دەبی ئەگەر تو داوڵۆندت کرد و یاریەکە تاچەند تەواو کردی مایکرۆسۆفت بای ئەوەندەی پارەی داتە ئەو کۆمپانیای کە یاریەکەی لە گەیم پاسی بەردەست خستیان واتە ئەگە من یاریەک هەرگیز نەیکەم ناو گەیم پاسی شەبی پارە لەسەر من حساب نییە لەسەرەوەی کەەوە مایکرۆسۆفت پارەداتە کۆمپانیایەکەی چکە لە بەروی ژیرە و یاریە بەکارینە بەکار نەهینە ئیلاگە بەکارم هینابی ئینجا دەبی پارەی بدە مایکرۆسۆفت واتە بە ڕێژەی بەکارهینانە پێم وایە بەڵام ڕێژەی $6,000 پارێک خەیاڵی بەڕاستی وەلە نوع پارانەیە کە هەستۆنی بە حیاتی ئەوەندە پارە لە گەیمەوی خۆی سەرف ناکە مایکرۆسۆفت بلیۆنان ملیاران پارەی سەرف کردە 2021 تاکو بە تەواوەتی بێتە ناو دنیای ڤیدیۆ گەیم و ئەکسبۆکس بکاتە براندێکی ئیکۆ فرێندلی و هەموو گەیمەرە خۆشی بووێ و بێک مامیش خۆشمان دێ هەمومان خۆشمان دەبێت پارێکی خەیاڵیمان لێسەر دەکە $6,000 لە ساڵەکی ئاو گەیم پاس زۆر یاری لە بۆ گەڕاندیمەوە کە پێویست ناکە پارە بەو یاریانە بدەم زەردەیان کەموتەوە بەڵام لەمان کاتیدا گەیم پاس لە بۆ گەیمەری کۆن یەک کێشەی بسووشی ڕاستە کێشەکە هیچ نییە بەڵام کێشەکە ئەوەیە من زۆر جار کاتێک یاریک دەکەم زۆر حەز دەکەم یاریەکەشم هەبی و بمینێ لەلام ڕۆژێک لادێ حەز دەکەم بیکەم کاتێکە لە گەیم پاسە تۆزێک تەمبەڵیەک لە بۆ من دروست دەکات لەوانەی برمۆکە یاریەکەم کردی پێویست ناکە بیکڕم بەڵام زۆر جاری واشەیە حەز دەکەم یاریەک بکڕم بەڵام پارەم لە بەردەست نییە سەو لە گەیم پاس دیکەم سەو کە یاریەکەش تاوا دەکەم دەمێ کۆپیەک لەو یاریەک نەخۆم بێڵمەوە بەڵام ناتوانم لە گەیم پاس یاریەکە نامنیە ئەو کێش نییە تەنیا ئەوەیە کەوە وەکو مرۆڤ تەمبەڵ دەکات لە کڕینی یاریەکان لە پەژگیریکردنی تاوی ستودیۆکان بەڵام من هەر هەوڵم دەدەم بەردەم پارە بەردەست بی ئەو یاریانە بکڕێت یاری جیاوازەکان یاری ئیندیەکان بەردەوام هەر بکڕن یاریی نوێی دارک سۆلز ئاشکراکرا هەرچەندە یاریەکە چۆن دڵی ئۆڤەر دە تاپ تیبڵە یاریێکی زۆر زەوە لە هەناوی و شێوی ئۆڤەر دە تاپ لەو شێوازانەیە یاری دارک سۆلزەکە بە ناوی the role playing game دەبیتن یاخود یاریی role playing دەبیتن سەشی زۆر گەورە ناوی یاریی ئاکشنی 3D و شتانە نابیتن واتە third person شتانە نییە role playingە وەروە over the table ئەخود table top table top شتێکی لە بابەتانەیە ئۆکەی مهم نییە بەس حەزت نەکرد ئاگادار دەبێت سپێنێ ڕۆژێ لە زیێکی دارک سۆلزتان بینی کە یاریی نوێ هێنە لە ژیر باسی نەکرد دارک سۆلز یاری نوێ هەیە ئای ناو بەس پێویست ناکەم شش بزانین بەڵام پێویست هەندێکی لێ بزانین نەکرد هەمووی هیچ نییە یاریەکە گیمەرێ حەزیان لە زۆر نییە ئۆکەی من تا ئەوکەستە یاری دێثلوپم نەکردێت لەبەرەوە هی $70 بەو یاریم نەدا وەستا نرخەکە دەزانم بیتە $30 هێشتا پارە بۆ یاری ناتم لەبەر چ پارەی تازە باسی مۆزوعم دەکرد لەبەر چ پارە بۆ یاری ناتم لەبەرەوەی دەزانم کە لە ساڵی داهاتوو بە فەرمیان شاکرێ لە 4 2022 یاریەکە ئەکسکلوسیڤ ناوینی لەسەر پلەیستیشنی و بێگومانیش من لەوەی ڕۆژ یەکەم دێتە سەر گەیم پاسی وە لە خۆم بە خۆڕای لەسەر گەیم پاس تاقی دەکەم ئەرچەند گەیم پاس خۆڕایی پڵۆری بدەی بەس مهم دێتە سەر گەیم پاسی ڕۆژ یەکەم نەخۆم تاقی دەکەم واتە لە 4 2022 یاری دێثلوپ ئەکسکلوسیڤەکەی پلەیستیشنی لەدەست دەدا بە تایبەتی دێتە ناو ئەکسبۆکسی و دێتە سەر گەیم پاسی لە پلەیستیشن هەردەمینێ بەڵام سەر گەیم پاسیش ئەکید بن لەوەی ڕۆژ یەکەم ئۆکەی مارک مای وۆرد ڕۆژ یەکەم لەسەر گەیم پاسی بەردەست دەبێت یاریە لە 4 2022 و بەپێی دەنگۆی چنەبی یاریەکانی مانجیەکی 2022 پلەیستیشن پلس ئاشکرا کرا چەند دەنگۆیە بەڵام هەموو مانگە کە دەنگۆیەکان باز دەکەین دەنگۆیەکانی پلەیستیشن پلس هەموو کاتێک ڕاست دەرچوونە سو پێم وابی ئەوەشان ڕاستن هەرێکە لە یاریەکانی دیرت 5 کە یارێکی گەورەیە چکە ساڵەکە بڵاوکرێتەوە یاریە و یاریی زەبەلایشە و درایڤینگیشە لێ خوڕنی ئارکیدی ئۆتۆمبیلیە دیرت 5 لە بۆ پلەیستیشن 4 و پلەیستیشن 5
بەردەست دەبی لە مانجیەک وەروای یاری پرسۆنا 5 سترایکرز لەسەر پلیستیشن 5 لەسەر پلیستیشن 4 بەردەست دەبی و یاری دیپ ڕۆک گەلاکتیک لەسەر پلیستیشن 4 و پلیستیشن 5 بەردەست دەبێت پێم وایە دەستپێکەکی باش لەوە پلیستیشن پلس لە مانجیەک یاری دەرت 5 یاریش گەورەیە لەسەر پلیستیشن پلس بەردەست دەبی تاوەکو ئێستا یاریەکەم نەکردیە تاقیش نەکردەوە وە دڵخۆشم لە مانگەشکە لە خۆتان بە خۆڕای تاقیکەمەوە و یاریەکە لە پلیستیشن پلس هەردەمینێتەوە لە ناچی شتێکی باش هەر کاتێک منزال تێبیت خۆت توانی بیکەیت خۆشەویستانم هاتمە کۆتایی ئەواڵقیش سپاس کە بینەرما بوون براوەیە و هەفتێش ئەو خۆشەویستەیە هیوادارم لە سناپ پەیوەندیم پێوە بکاتن نامەیەک بۆ بنێری کەڵاتی گەیم پاسەکەی خۆی وەردەگریتن تا ئەڵقەیەکی دیکە بەخۆتان دەسپێرم ڕێز خۆشەویستم قوڵ بکەن خۆتان لەگەڵ